زیاتر لە خوێندنەوەیەک بۆ پەرستنی پەلامارە تیرۆریستەکان لە سنووری پەرستگای کەرکووک دەکرێت. بەڕای چاودێران زیادبوونی پەلامارەکانی داعش پەیوەستە بە پیلانی شۆڤێنەکان وە شێوانی بارودۆخی کەرکووک ئەو کاتیش بۆ دروستکردنی کۆسپا لە بەردەم هەڵبژاردنەکانی عێراق. ئەو جموجۆڵەی کە ئێستا ئەبینرێت لەم ناوچەیە جارێکی تر داعش خۆی ڕێک ئەخاتەوە. ئەبینین پەلاماری زۆرێک لە ناوچەکانەدا لە ناوچەی داخوق پەلامار هەبووە، لە ناوچەی سەرگەڕان و دووبز پەلاماردان هەبووە. ئێمە تاکە ڕێگا بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە ئەوەیە کە هێزی کوردی یان هێزی پێشمەرگی کوردستان بەشدار بێت لە پاراستنی ئەمنیەتی ئەم ناوچانەیە. دوو هەفتەیە زیاترە عملیەی داعش زیاتر لەو سنوورانەی کە پێوترێ سنووری مادەی ١٣ بەرە هەڵکشانە ڕوا بەرەو زیادە ئەڕوا زۆر جاریش جێشی عێراقی خۆی مسەببە لەوە بۆ خۆی لە دەیە کاسەح بکە داعش دەتوانێت بە کەیفی خۆی تەراتێنی تیا بکە. لە هەمان کاتە بەبیری خەڵکی دێنینەوە کە حکوومەتی عێراقی تەبری سەرکەوتنی لێدا بەسەر داعشە. ئەی بۆ داعش ماوەتەوە کەواتە لێرەیە دەستێکی ئەقلیمی هەیە پێشێلی دەستورەکە. ئەندامێکی سەرکردایەتیەکێتیش ڕەخنە لە پیلانی ڕوبەڕووبوونەوەی تیرۆر دەگرێت و پێی وایە پەلامارە تیرۆریستەکان تێکەڵاو بە ئەجێندا سیاسیەکان کراون. دیارە ماوەی 2 ساڵ و نیوە ئێمە کەرکووچیەکان خەڵکی ناوچە جێناکان بەگشتی وەکو کورد بە تایبەتی هاوارمان لێ ئێستا و داوای ئەوەمان کردووە کە ئەو ناوەندی هەمانگیانە دروست بکەن و کار بکەن بۆ پڕکردنەوەی ئەو بۆشایە ئەمنیانە بەداخەوە ئەو ناوەندی هەمانگیانە تا ئێستا دروست کراوە. بەڵام ئەتوانم بڵێن بە شێوازێکی زۆر لاواز هیچ برەوێکیان پێی نەداوە. بۆیە ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستانە کە گرنگیان پێ بداوە ئەو هەمانگیە فراوان بکەوە ئەو ناوچانەی کە ناوچەی بۆشایی ئەمنی دروست بۆ ئەو ناوچانە پڕ بکەنەوە بۆ ئەوەی ئەم کارانە کە من بەدڵنیایەوە دەستی شۆڤێنیەکانی لە پشتە ئەیانەوێ بارودۆخی شاری کەرکووک تێک بدەن، ئەیانەوێ بارودۆخی ناوچە جێناوەکان تێک بدەن و ئەیانەوێ بە نەتیجە زەربەیەک لە هەڵبژاردنەکان بدەن. بە جۆری کۆبنەوە داخراوەکان بێت ڕێکەوتنی زۆرا و زۆر و باشکردنی دۆخی ئەمنی ناوچە جێناکۆکان کراوە لایەنی پێشمەرگە و سوپاش بەردەوام باس لە ڕێکەوتنی سەربازی بۆ ئەو ناوچانە دەکەن. بەڵام لەسەر ئەرزی واقع هیچ گۆڕانکاریەک لە بواری ئەمنی و سەربازیدا لە پەرستگای کەرکووک بەدی ناکرێت و ئەمەش پەرستنی جموجۆڵی داعشی لێکەوتۆتەوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.